مەڵێتر بەهۆی و ناکۆکیە سیاسیانەی کە لە نێوان پەرلەمانی عێراق هەیە و هەروەها کۆمەڵێک بابەتی دیکە پەرلەمان نەیتوانێت وەکو پێویست ئەو یاسایانی کە لە پەرلەمان بۆ تێپەڕێنێت بەشێکی دواخراون کە نزیکی 135 یاسا دەبن و تەنیا 65 یاسا لە پەرلەمانەوە لە ماوەی ئەو 5 ساڵەدا تێپەڕیوە. لەباری هۆکارەکان و هەوکات گرنگترین و نوێ یاسایانە قسە دەکەم لەگەڵ میوانەکەم بەڕێز شێروان دووبەردانی ئەنجامی پەرلەمانی عێراق کە لە بەغداوە لەگەڵمە. بەڕێز شێروان سپاس کە لەگەڵ کوردستان 24 65 یاسا لە ماوەی 5 ساڵدا لە پەرلەمانی عێراق تێپەڕیوە، زۆربەی یاساکان پەکخراون و نەتوانراوە دەنگی لەسەر بدرێت. هۆکاری سەرەکیەم بابەتە چییە؟ بەڵێ زۆر سوپاس، سلااو ڕێز بۆ جەنابەت و بۆ بینیاری خۆشەویست. وا دیارە دوای ئەو کێشەی هاوپەیمانی سێ قۆلی کە دروست کرا و دوای ئەوە ڕوتی سەدر کە کێشا و 73 ئەندام پەرلەمان خەلەلێکی دروستبی لە ناو پەرلەمان کە زیاتر لە 73 کەس لە هەندێک لایانی سیاسی لە چوارچێوە و لە هەندێک لە سونە و هەندێک ینی زۆر لیان هاتنە ناو هۆلی پەرلەمان تەوازن لە ناو هۆلی پەرلەمان نەما بەردەوام ئەو ناکۆکەی کە کریا لە ناو هۆلی پەرلەمان بینی لایانی سیاسی بە تایبەت کە چوارچێوی هەماهنگی یعنی زۆرینەی ئەندام پەرلەمان سەربەوانن دوای ئەوانەی کە خۆیان بەناوی مستەقلین دانن ئەوانی زۆریان خۆیان چونە بەلای چوارچێوەی هەماهنگی و دوای لادانی سەرۆک پەرلەمان بەڕێز محەممەد حەلبۆسی ئەوانە یەک لەوانەی کێشەکانی کە لە ناو هۆلی پەرلەمان کە زۆرینەی یاساکان دواخرا کە ڕێکەوتو لەسەری نەکرا ئەو کێشە بەردەوام حتا ئەوڕۆکە دوای محمود مەشادیانیش کە هاتوو تەقی ماوەیەک ساڵی بە بەڕێز محسن مەندەلاوی بی دوای کێشەکان ناو پەرلەمان زیاتر بوو وەڵێ هات کاوڕۆکە ناتوانین هیچ یاساکان حتاوانێ کە ڕێکوتن لەسەری هەیە دەبین کە دێنا هۆلی پەرلەمان هەندێک لایانی سیاسی بایکۆت دەکەن هەر کەسێک و بیانی خۆی هەیەی حەجەت خۆی هەیەی لەسەر ئەو بابەتە دوای ئەوە کە بیە پرۆژە یاساین حەشدە شەعبی ئەوەش زۆرینەی سونە لەگەل فراکسیۆنە کوردستانیەکان باکۆتیان کرد لەگەل هەندێک لایانی شیعەش ئەوانش باکۆتیان کرد تعتیلی دانیشتنی پەرلەمان کرا ئەو ڕۆکەش هەر نەفسی کێشە ڕوویدا لەسەر بابەتی زیندانە سیاسی کە هەندێک ئەوانەی مستەقلین لەبەر بابەتی ڕەفحا کە لە مادەی یەکەم هاتیە فەقەرەی حا کە باب و داک و خوشک و برا و مناڵیان و هاوسەریان هەموو شەملەکان بە هەڵێک ناو هۆلی پەرلەمان و ئەستا ئەمەش بایکۆتمان کردو لە هۆلی پەرلەمان دەرچون و دوای ئەوە هەندێک پرۆژ هەبوو وەکو خوندنی یەکەم یان خوندین دووەم مناقەشە بەردەوامی هەتا کۆتای پێهات. باشە بەڕێز شێروان دیارە کۆمەڵێک یاسا هەن گرنگن ئەگەر لە پەرلەمان پەسەند بکرا با کۆمەڵێک کێشە هەبوو لە نێوان هەولێر و بەغداش چارەسەر دەبوون بۆ نمونە یاسای نەوت و گاز کە لە 2007ەوە لە پەرلەمان پەکی کەوتووە خۆلێک بۆ خۆلی دواتر دەگوازرێتەوە دەنگی لەسەر نادرێت بۆچی ئەم یاسا گرنگانە لە پەرلەمان بەم شێوازە مامەڵەی لەگەڵ دەکرێت ئایا کێشەکە سیاسیە یا بابەتەکە بابەتی دیکەیە؟ طبعا هەموو سیاسیە بابەتەکانی ئەوەی کە بەتایبەت پرۆژە یاسا کە دێتە ناو هۆلی پەرلەمانیان لە حکوومەت وەکو پرۆژە یاسا دێت ئەگەر ڕێکەوتنی سیاسی لەسەری نەبیت بەتایبەت برایانی شیعەکەوان زۆری نەنا زیاتر لە 180 کەس ئەندام پەرلەمانن کورد و سونە ناتوانن نیساب تاوکەن کە 166 ئەندام پەرلەمانە کە ڕێکەوتن سیاسی نییە یان چوارچێوەی هەماهنگی ڕزامەندی لەسەر ئەو یاسایە نەبی بە تاکید یاساکە جێبەجێ ناکرێت ئەمەش هەموو زانین بابەتی پرۆژە یاسای نەوت و غاز کێشەی زۆر لە سێرێ بینی بەغدا هەرێمی کوردستان لەگەڵ پارێزگەکان دیکە مادەی 140 زۆر یاسا هەیە لە ناو هۆلی پەرلەمان لەبەر ئەو کێشەکانی سیاسی ڕێکەوتن نییە و بەردەوامش دەبینین چوارچێوەی هەماهنگی ئەو ڕێکەوتنی دەکات ئەو واژوی لەسەر ئەو ڕێکەوت دەکات پەشیمان دەبتەوە ئەو کێشەی سەرەکیمان هەیە دەگەل چوارچێوەی هەماهنگی التیزامی بە ڕێکەوتن ناکەن التیزامی بە قسەکانی خۆیان ناکەن و ئەو قسانی دەکەن یان لە کۆبنەوەی بەڕۆبردنی ئیدارەی دەوڵە ناکەن جەمشکل لێرەیە کە ئەمە ڕێکەوتن دەکەن ئەمرانی سونیا ڕێکەوتن دەکەن ئەوان لە ئەو ڕێکەوتنی خۆی پەشیمان دەبنەوە دەگەڕێنەوە سەر جای دیکە ڕێکەوتنی دوانە و سیانە و التیزامکردنی لایانی سیاسە بدەمێتەوە ئەو پرۆژە یاسە بە تاکید ناتوانین لەو مانگە زەمانە و چ لە ئیمام حوسێن هەیە دوایە وابزانم بانگشەی هەڵبژاردنە کۆتای بە خۆلی پێنجەم پەرلەمان هات و حتا خۆلی شەشەم خوا کەریمە.
باشە دیارە جگە لەم ناکۆکیانەی کە لە پەرلەمانە بێتە هۆکاری دواخستن یا پەکخستن یاساکان کۆمەڵی یاساش تێدە پەڕێنرێن بۆ نمونە یاسای هەڵوەشانەوەی بڕیارەکانی مەجلس قیادە سەوڕەی ڕژیمی بەعز کە بۆ ناوچە کوردستانیەکان گرنگ بوو پەسەند کرا بەڵام کاری پێ ناکرێت ئایا پەرلەمان ئەو قورساییەی نییە بتوانێت لە نێو حکوومەتی عێراقدا کار بە یاساکانی بکرێت ئەمە بۆچی بەم شێوازەیە کۆمەڵێک یاسای دیکەش نەخێر ئەمە ئەوڕەکە ئیشارەتمان پێدا پێشتریش بە بابەتی موچە خۆران هەرێمی کوردستان حکوومەتی بەغدا پامەند نییە نە بە دستور نە بە یاسا نە بە بودجە نە بە یاسەکانی کە پەسەند کرایە چەندین بریار لای دادگە فدرالی یان یاسەکانی کە ئەمە دەنگمان لە سەریدایە یعنی دادگاکان بەداخەوە زۆر کێشەمان هەیە لە پارێزگای ئەنجومەنی پارێزگای مووسڵ یان سەلاحەدین یان کەرکووکە چەندین بریاری سیاسی لای دادگاوە ئەو یاسانە جێبەجێ ناکات یعنی نمونە بابەتی بودجە ئەوە 3 ساڵە وزارەتی دارایی پامەند نەبووە بە ئەو برگەکانی هاتیە فەقەرات هاتیە یان شاستەی دارایی هین هەرێمی کوردستانی پارێزگەکانە ئەوڕەکەوا دەبینین سەرۆک وەزیران یعنی کۆنتڕۆل وەزعەکەی کردێ بۆ بە وەزارەتی دارایی بەکەیف خوێنش دەکەن هیچ یاساکانی کە ئەمە دەنگمانە سەریان پەسەندمان کردیە جێبەجێ ناکرێت و کەس نییە محاسەبەیان بکات لەبەر ئەوەیە زۆرینەی پۆستەکانی لە بەغدا سەر بەوانە باش سپاس دەکەم بەڕێز شێروان دووبەردانی ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە بەغداوە لەگەڵم بووی سپاس